بناوی خی گەورە میهرەبان ئەمە کۆنجمەری خەلیفانی کۆمەڵ ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا بە بۆنەی جێژنی قوربانی پیرۆزەوە هەستاوین بە دابینکردنی 250 عائیلەی فەقیر و هەژار بە هاوکاری ڕێکخراوی هاوار خی گەورە پاداشیان داتەوە. بە حەقەت دەبا حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی جێژن هەموو عائیلەکانی بەسەر کردبانە بەتایبەتی خەرچی فەقیر و هەژاڵ، بەڵام دیارە دەورەمەندەکان خواپێداوەکان ڕێکخراوە فێرخوازیەکان زیاتر دڵسۆزتر و پەرۆشترن بۆ خەرچی فەقیر و هەژارەوە. ئەمە لێرەوە دەستخۆشیان لێکەین خی گەورە پاداشتیان داتەوە، خی گەورە سەرکەوتویان کە خی گەورە دەوڵەمەندا کار هەدەم دەوڵەمەند کالەوەی زیاتر و زیاتر فەقیر و هەژار و بێباوکان لەبیریان بن.